نەکەوتین سەرکەوتین. خیانەتی 16 ئۆکتۆبەر. دەگوترێت ناپاکی لە ناو کورد ڕێگێکی مێژووی هەیە، لە مێژەوە هەیە و وا دیاریشە هەردەمێنێت. هەروەها دەشگوترێت خیانەت بووەتە هۆی ئەوەی کورد نەبنە دەوڵەت و مافەکانی بەدەست نەهێنێت. ئێرە دەنگی کوردستانی عێراقە. هاوڵاتی خۆشەویستەکان لایزگەی دەنگی کوردستانی عێراقەوە سڵاوێکی شۆڕش جێرانەتان پێشکەش دەکەین و دەنگ و باسی ئیمڕۆی شۆرشە پیرۆزەکەمان یەکەم هەواڵ لەم دەنگ و باسەدا. الملا مصطفى البارزاني هو أحد أبرز الشخصيات الكردية في التاريخ المعاصر، ويمتلك 3 أشياء مهمة: يمتلك إرادة صلبة، ويمتلك وضوح ورؤية، ويمتلك نظرة شاملة لعلاقة الكرد بالمحيط الذي يعيش فيه، سواء المحيط العربي أو المحيط الفارسي أو المحيط التركي. لهذا السبب القوى الخارجية سواء كانت دولية أو إقليمية وبعض القوى المحلية استهدفت قيادة الملا مصطفى البارزاني، لأنها تعرف أن هذه القيادة هي قيادة مستقبلية للشعب الكردي بل للأمة الكردية أيضا، بما طرحته من طموحات. أساس هذه الطموحات فكرة الحكم الذاتي أولا، التي هي جزء من فكرة أوسع تتعلق بحق تقرير المصير للشعب الكردي. جغرافيا يميدها باش كردوا لبيني 4 دورات، ودورتك عايشها مدجمان، يعني هي طبعا هي شأنها النبي كيف دولة معنا بيه وديتان ريفراندم بس دنگدان بود چیان پێکردین بەرەوە ئەوە سببی هرس هەرجیە. البارزاني كان يمثل ضمير أمة، ضمير شعب. البعثيين كانوا لديهم مخاوف من الرموز المؤثرة واللي لديها جماهير ولديها جغرافيا سياسية تحقق عنها، لأنه تعتبر رمزية موازية لرمزية صدام حسين، فهذا أيضا كان بالنسبة لصدام حسين والبعثيين مرفوض. ئەوەی گرنگە پیلانجێڕیەکانی خیانەتکاران کۆتایی دێن و ئەوەی ڕاستە دەمێنێت و پیلانەکان لە گۆڕ دەنرێن. پارتی وەک یەکەم حیزبی هاوچەرخ و خەباتگێڕ و تێکۆشەری بەدەستێنانی مافەکانی گەلی کورد زۆرترین پیلانجێڕی و خیانەت بەرامبەرەوە حیزبە کراون. لە برەوەی پارتی بارێکی قورسی لەسەر شان هەڵگرت بوو، ئەویش بەدەستێنانی مافەکانی گەلی کورد بووە. هەر لا دەستپێکی چالاکیە سیاسی و چەکداریەکانیەوە ڕوبەڕووی خیانەتی گەورە بووەتەوە. بارزانی هەوڵی دەدا دائما یەک ڕێز کورد هەموو و زۆر جار من حەزەکەم حتا ئەوانی جاشن بێنەوە ڕێزەوە. زعما بەعزەکان کەبوونە جاش قزم تێ دەکەن لەبەر فەقیری و پارەیە. گەر ئیمکانیاتەوان هەبە پارەمان بدابانە ئەوان بەهات لەبەرەوە یعنی ئیسپاتەن بۆ ئەوە کاوان ئینشقاقیان کرد چوون بۆ ئیران، دووبارە
شرط في كل غير حكومة من المصار قلت وا بينه عفوي كرد الحمو هاتم دو زارش دي سانتونا حكومة دي سان كازي آزار بو دي سان قلت وا عفوي كرد ما بينه شو كمان حديث بقول سال يكرزي وحده ملتي پیلانگیێڕی هەرێمی و نێودەوڵەتی وەک شەڕی عەبدولکەریم قاسم لە دژی مەلا مستەفا بارزانی و دەستپێکردنی شۆڕشی هەیلول. ئەوانە خائینن خیانەتیان کردووە لە شعبی کورد و لە شعبی عەرەب، یعنی سیاسەتێکی زۆر غەڵەتیان هەیە. شەڕی ڕژێمی بەعس بە ئەسەرکردایەتی سەدام حوسێن و نەهێشتنی پەیمان نامەی 11 یادار بە پیلانی نێودەوڵەتی جەزایر لە ساڵی 1975 شاڵاوە یەک لە دوای یەکەکانی ئەنفال. تۆپبارانکردنی شار و گوند و دێهاتەکانی کوردستان بە چەکی کیمیایی، شەڕی دوای ڕاپەڕین. ملا مصطفى والكرد في حينها اختاروا أن يكون مصيرهم وعلاقتهم مع العراق تحت الشعار اللي أطلق البرزاني الخالد: الحكم الذاتي للكرد والديمقراطية للعراق. عمليا الشعار يرسم حدود واضحة، حدود أن الكرد حكم ذاتي يتمتعون فيه على أراضيهم وهم جزء من العراق، يكون هذا العراق هو اتحادي ويكون ديمقراطي. هذين الشعارين يتعارضان بصورة جوهرية تماما مع سياسات حزب البعث وأيديولوجيا حزب البعث وتطلعات حزب البعث. حزب البعث يريد حكم مركزي أحادي قطبي شمولي، ويريد أن تكون الدولة مركزية ولا يريد الديمقراطية، هو يتطلع ويسعى إلى الدكتاتورية وحكم رجل واحد. لە پاش ڕزگارکردنی عراقیش لە سەدام، پیلان و خیانەتەکان و شەڕەکان بەردەوام بوون. لە هەمویان مەترسیدارتر بڕینی بودجە بەدەستی لایەنێکی سیاسی کوردستان و شەڕی تێرۆریستانی داعش. بەڵام ئەوەی لە هەموو خیانەتەکان گەورەتر بوون، خیانەتەکانی ناوخۆیی بوون دژی پارتی. هەر کاتێک پارتی کەوت بێتە ناو شەڕێکی بەرگری یان لە پلانگیێڕێکی هەرێمی و نێودەوڵەتی یانیش هەر تنگانەیەک بەهۆی گۆڕانکاریە هەرێمی و نێودەوڵەتیەکانەوە، خیانەت و پلانگیێڕیە ناوخۆیەکان لە دژی پارتی سەریان هەڵداوە. خراپ بوو زۆر، یعنی تاسیری خراپی لە کێشەی کورد کرد بەداخەوە قەوما و شتێکی درێژە ئەوە باسکردنی و بەڕێی من زۆر زەرەری لێداین. مامزار زۆر نزیک بوو لە بارزانی. هێشی 14 تەمووز چوو بۆ مۆسکۆ، چوو بۆ لای بارزانی. لەبەرەوە لە هەموو کەس زیاتر عێلاقەی لەگەڵ بارزانی هەبوو. پاشەوەش تا مرد وای دەبووە، تا مرد کاغزیشیە، کاغزەکە لای سەرۆک بارزانیە، مەکتوبی نووسیوە بە سەرۆک بارزانی، قەتعیەن من نامەیە جارێک لەگەڵ ماڵی بارزانی تێگوزە. هەندێک لەو خیانەتانە لە گەرمەی شۆڕشی ئەیلول و بەرگریەکانی پارتی لە مافەکانی گەلی کورد، خیانەتی ساڵی 1966 بە سەرپەرشتی ئیبراهیم ئەحمەد و باڵی مەکتەبی سیاسی سەری هەڵدا. مامزار گوتی قەتعیەن من نەئێستا نەسابقا هیچ وەختێک نەمیسێ لەگەڵ بارزانی تێگوزە. گوتی دەزانی چێ زۆر متەتەڕی بوو؟ گوتم چێ؟ گوتی ئیبراهیم ئەحمەد. هەروەها جیاکردنەوەی باڵێکی گرنگ بە دروستکردنی یەکێتی لە ساڵی 1976. هەروەها شەڕەکانی براکوژی لە ساڵانی 1970 تا
تاکو گەیشتە خیانەتی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 دوای بزوتنەوەی ڕیفراندۆمی سەرانسەری. ئەو کاتە پێشمەرگەی کوردستان با سەرۆکایەتی سەرۆک مەسعود بارزانی سەرکەوتنی گەورەی بەسەر داعش تۆمار کرد و زۆرینەی خاکی کوردستان کەوتەوە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە. وەک سنوورێکی خوێنین بۆ کوردستان دەستنیشان کراوە و دەنگدان لە ڕیفراندۆمدا شەرعەتی بەیرادەی سربەخۆیی کوردستان بەخشی. پیلانە نێودەوڵەتی و هەرێمایەتیەکان و بە هاوکاری هەندێک لە سەرکردە دەستڕۆیشتەکانی یەکێتی تەنیا دوای 20 ڕۆژ لە سەرکەوتنی ڕیفراندۆم لە 16 ئۆکتۆبەر گەورەترین خیانەتیان لە لاپەڕەکانی مێژوو تۆمار کرد. ئەو لایەنەی ئەو خیانەتەی کرد چیان دەستکەوت؟ کورد دەستکەوتی نەبوو لەوێ، کورد لەوێ نیوەی کوردستانی دۆڕان، کورد لەوێ بیانوویکی دایە دەست حکوومەتی ئیتیحادی عێراقی و لایەنە تۆڵڕەوەکان لە بەغدا کە تعریبی نوێ دەست پێ بکەنەوە. كافة الوحدات بسم الله بسم الله وعلى بركة الله بسم الله توكلنا وعلى بركة الله. This is the only deal I have supported. I have a document here signed by 38 out of 50 of the Patriotic Union of Kurdistan leadership supporting this proposal. It was an honourable compromise. بەڵگەی فرۆشتنی ئەم کەرکووکە ئەوەیە کافشە تیرۆرەکان کە هەموو جارێک لە سەنگەرەکان ئەو فشە تیرۆرمانێ بەڵگەی فرۆشتنی 100% کافشە تیرۆر چوار ئامەرێکە بافێڵ و لاهور و یەکێتی بەعام هەنێ سەکردەکان نەبێت کە وەک مناڵە ژیرە سەگەرەکان ئەلێ چی جوابی شەی دەکام دێنەوە سەکردەمانەیە ئامریەوەکەمان دەستی گۆ ژیرە ئەلێ من بۆ بەجێ بێرم ئەمرم پێکراوە بەجێ بێرم بەڵگەی فرۆشتنە کاگە بە هەموو کوردە لێم لەبەرەوەی کافشە تیرۆر ئەگە بەڵگەی فرۆشتن قوباد و لاور ئەوانە و هێرۆخان و ئاڵە تاڵبانی فرۆشتیان بەڵگەی 100% بۆ ئەم خەڵکەوەیە کافشە تیرۆر هەر ئەوەندە بۆ جام منال خەڵکەزان لە سلێمانی بکوژن کابابێن چوە حەشایی بکوژن والله زیڕێ حەجی شعبی لە تازە و خورمات و بردیای گرتبوو ئەگە بە ئینسی بە پارە و بە فرۆشتن و بە بینێتەکان نەبێ بەس لەبەرەوەی چییە پارتی هێزێکی هاورد تۆکمەیە کە نالێ بینێتەکان فرۆشێ بەس لەوەی پارتی شەرمەزار دنیا کە لەبەوەی پارتی هەسا بە ڕیفراندۆم سەرۆک بازار هەسا بە ڕیفراندۆم بەس ئەوەی سەرۆک بازار شەرمەزارکە بۆ هەموو بۆ ئەمریکاش ناتوانێت سەرۆک بازار شەرمەزارکە لەبەرەوەی کورپیاوێک نێ کە شەرمەزار بێت بەس بۆ ئەوە بوو کە پارتی و بنەماڵەی پارتی شەرمەزارکەن بنەماڵەی پارتی مێژوویە نووسیەوە مێژووی ئەمڕۆ کردیانە مێژوو کە بەوەی کە بزانێت چێ کەرکووکی فرۆشت و دووبارەشی کردەوە پلانی بەرگری بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی بوو کەرکووک دانرا بوو چونکە تەواقعی ئەوەمان دەکرد کە پەلامارمان دەن و ئەگەر ڕفراندۆمیش نەکرابە ئەو پلانە هەر هەبوو دڵنیا بن متەئەکد بن پلانیان هەبوو کە نەهێڵن ئەم وەزعی کوردستان وەکو خۆی بمینی بەڵام ئەوەی کە قەت پێشبینی نەدەکرا بە خەیاڵیشماندا نەدەهات ئەوە بوو کە لە شەویش 15 لەسەر 16 ئەو خیانەتە گەورەیە ئەو خیانەتە نیشتیمانی و نەتەوەییە لە کەرکووک ئەنجام درا و کەرکووک تەسلیم کراوە لە پشتەوە خەنجەری ژەهراوی لە پێشمەرگە و لە هەموو گەلی کوردستان درا. کۆسڕەت ڕەسوڵ عەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی لەبارەی بەدەستەوەدانی کەرکووک بڵاو کردەوە. ئۆباڵی کارەساتی کەرکووک و دووز ئەکەوێتە ئەستۆی ئەو کاڵفامانەی ناو یەکێتی. هەروەها پەیامی مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کەتن و کەوتنێکی چاوەڕوان نەکراو بوو کە لە کەرکووک و سەراپای ناوچە کێشە لەسەرەکان قەوما. بەداخەوە بەو هۆیەوە هەموو خاکی کوردستانەوەی ناو دەنرێت ناوچە جێناکۆکەکان لەگەڵ بەغدا لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە دەرهێنرا و تا ئێستا شەو ناوچانە بەدەست تعریبکردنەوە دەناڵێن و زۆربەی دانیشتوانی ئەو ناوچانە ناچارکران زێدی خۆیان جێبهێڵن.
ئەوەی ئەو جێشە لە گەرەمەی کردی ئەوە چەند سارە والله لە دروستبوونی عێراقە تا ئەو دەقەی بەیەک هاوڵاتی عێراقی نەکرایە هەر ڕۆژێک لێرە لە ئەمە بە سارەی بەسەرمان بردیە لە پێناوی خاچی ئەوجا هەر خاکە کەس لە خۆشمانگە لە خۆشەویسترا بژیلو ئەو خاکەی دەمرین لە پێناوی ئەوە خاکەی ئەو خاکە نەبی ئەمە بوونمان نییە ئەگە بەهاتەوە کوردیە گریز بووایە ئەو ڕیفراندۆمە ئەو کاتە باوەڕی پێ ئێهێنرا ئێستا ئاڵا و پێشمەرگە و ئاسایشی کوردستانی لەو ناوچانە ئەبوون لە هەڵبژاردننی ڕابردوو لە کەرکک و ناوچەکانی تری دەرەوەی داری هەرێمی کوردستان دەنگێکی زیاترمان ئەهێنا لە ئەنجومەنی پارێزگا ئەوەی ڕوویدا لە 16 ئۆکتۆبر ڕاستە هەندێک قیادەی ئەحزاب هەبوون ڕاڕابوون لە پشتگیری ڕێفراندۆم هەنێکیان ئێوارەی ڕێفراندۆمەکە بە لایەنەکانی خۆیان وت بەڵێ بۆ ڕێفراندۆم بەڵام هەنێکیش لە بۆسەیە بوون بۆ ڕیفراندۆمەکە لە لایەکی ترەوە لەگە عێراق دەستیان تێکەڵاو کردبوو. بومن یا بیا وەکی فەرهەنگێکی دائیم دێ بەرەف پێشچین خۆ ناچەمینین. بەڵام وەک هەمیشە پارتی بە شێوەیەکی بەهێزتر هەرمایەوە توانی ڕوبەڕووی خیانەت ببێتەوە و خیانەتکاران تووشی شکستێکی گەورە بکات و لەژێر دروشمی بەرەو پێش دەچین و خۆ ناچەمێنین توانی گەورەترین داستان لە پردێ و سحێلا تۆمار کات. هەروەها زەمینە سازی بۆ سەرکەوتنی گەورە لە هەڵبژاردنەکانی دوای خیانەتی 16 ئۆکتۆبر لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ڕەخساند. ئەگەر بەرگریەکەی پردێ و سحێلە نەبوایە ناوی پێشمەرگە و ئاڵای کوردستان و حکوومەتی کوردستان و ئەکەوتنە بەر مەترسێکی زۆر گەورەوە. پارتی پیلانجێڕی سڕینەوەی بە یەکجاری لەناو بردو گوتەی سەرۆک بارزانی بەوەی کە پارتی وەک داربەڕوو وایە بوو بە یاسایەک و جێبەجێکرا. پارتی داربەڕوویە نەبسووتنێ نەبڕینێ پارتی نۆفنۆچی. ما خسره الكرد ليس كثيرا لكن ما ربحه هو الكثير. ربح إرادة الشعب الكردي أكثر من 94% صوتوا لصالح استقلال كردستان مستقبلا وهذا قرار تاريخي. أما بعض الأراضي أو بعض المناطق المتنازع عليها فهذه تتم تسويتها بالتفاوض وبالحوار وحتى حدود البلدان تتغير بالاتفاق وبالحوار وبالتنازلات المتقابلة. أظن أن الشعب الكردي سيكون عامل استقرار وسلم في المنطقة مؤثر على دول المنطقة. يمكن أن يكون هو الواحة التي تلتقي فيها المشاريع الإقليمية سواء المشروع الإيراني أو المشروع التركي أو المشروع العراقي والمشروع العربي يمكن أن يلتقوا في كردستان باعتبارها تمثل نموذجا للتعايش ونموذجا لتسوية الخلافات بالطرق السلمية وبالوسائل الودية. أنا أعتقد أن كيان كردستان أنضج ديمقراطيا وأنضج في فهم الدولة من العراق ما بعد 58. ظل دائما هو أكثر تقدم بالنضج السياسي لأنه نظرية الحكم الذاتي
لكردستان والديمقراطية للعراق هي هاي النظرية اللي أطلقها بالسبعينات الزعيم الخالد ملا مصطفى البرزاني. 2003 يا الله بدأ العمل بها وفهمتها العملية السياسية بالعراق، وإلى الآن ونحن في 2024 ولا تزال القوى السياسية السنية والشيعية غير ناضجة وغير مستوعبة بمعنى الحكم الذاتي ومعنى النظام الفيدرالي ومعنى الشراكة في صناعة المصير والنظام اللامركزي. لا يزالون يفكرون بذات العقلية المركزية. هذه الأزمة أزمة تقدم في الوعي السياسي. كردستان كانت متقدمة منذ البدء في وعيها السياسي. سرخوشي لو أنا كم كخوينا ما ذكر دبو فاتحبو بارتي بخوينا نەکەوتین سەرکەوتین. مانەوەی پارتی و بەهێزبوونی ئەو حیزبە هیوایەکی گەورەیە بۆ گەلی کورد لە پێناو چارەسەرکردنی کێشەی کورد لە باشوور و دۆزی کورد لە هەر چوار پارچەی کوردستان.